بەڕێزان دووشت کە ئەبێ بەردەوام تەرکیزمان لەسەری بێ ئیمان و عەمەلی ساڵح. ئیمان وا ئەکا مرۆڤ زۆر بەختەوەر ببێ. تۆ بەس بیر لەمە بکەرەوە، خوایە قادر عەلا کولی شەی، خوایە کە عاقیبەتی هەموو شتەکان بۆ ئەگەڕێتەوە، خوایە هەر دەقێ بتەوێ هاواری لێ بکەی ئەبیستێت. ئینی ئەسمع وئەڕا، ئەبینم و ئەبیستم. تۆ بیری لێکەرەوە. چەند جێگەی دڵخۆشیە کە تۆ زاتێک بەو هەموو دەسەڵاتەوە ئەناسی و ئیتر ئەو بەسە. بەڕێزان ناسینی ئەو ژیان لەگەڵ ئەو بێنیازتەکە لە هەموو مرۆڤایەتی. خۆشبەخت ئەو کەسەی بێنیاز ئەبێ لەم بەندەکانی خوا. خۆشبەخت ئەو کەسەی کە بێنیاز ئەبێ لە هەموو دنیا چی ئەبێ با ببێ. تۆ عاقیبەتی شتەکان لای کەسێکە، تۆ پەیوەندیت هەیە لەگەڵ ئەو کەسە. بێخەم بە. سەعیدی نەورەسی بەڕەحمەت بێ شتێک باسەکە زۆر کاریگەرە. ئەفەرمێ کەسێک ئەچێ بۆ سەفەر، هەر کە ئەچێتە ناو وڵاتەکەوە چاوی بە پاشای وڵاتەکە کرد. پاشای وڵاتەکە بە خێراتنیشیەکە و پێی ئەڵێ ها ئەمە لێرەوە پەیوەندی بە منەوە بکە، لەم وڵاتی منە، وەرە بڕۆ بگەڕێ. هەر کاتێک کێشەیەکە دروست بوو بەس بە منی بگەێنە و ئیتر بێخەم بن. ئەڵێ ئەم کەسە کە چۆتە ئەو وڵاتە چەند مرتاحە. بەڕێزە ئەها تۆ من یەک نمونەی بەسیتە ئەچی بۆ ئێران، خزمێکتان ئەڵێ وەڵا بەرپرسێکی گەورەی ئێرانی هەیە خزممانە. ئەڵێ کاکە ئەگەر هاتی هەر کێشەیەکە بۆ دروست بوو لەم ئێرانە گەورەیە تەلەفۆنێ بکە هەقنێ. ئەو سەفەرە چەند دڵخۆشی، چەند مرتاحی. بەڕێزان ئێمە سەفەرێکمان کردو بۆم دنیاە، پاشای ڕاستەقینە، دەسەڵاتداری ڕاستەقینە، ئەو کەسەی کە ئەبینێت و ئەبیستێت و هەموو لەحزەیە ئاگای لە هەموو شتێکە، خوای متعالە و تۆ پەیوەندیەکی باش لەگەڵ ئەو دروستکە با حزوری هەبێ لە ژیانتا، بەردەوام حسابی بۆ بکە، بەردەوام قسەی لەگەڵکە، بەردەوام دەرگاکە دانەخراوە، بەردەوام دوعا بکە، بەردەوام پەیوەندیت هەبێ لەگەڵ ئەو و کۆڵی قورسی ئەم ژیانە لەسەر شانەکانت دایگرا، تۆ ناتوانی هەڵیگریت. بیێرە دەست خوای گەورە ئەو شتەی کە لە دەسەڵاتی خۆتا هەیە فەرزە لەسەر جێبەجێکی ئەوی لە دەسەڵاتی توان نییە، ئەوەی تر بێخەم بە خوای گەورە پەک ناخە. شتێکی کەژەوەیە کە تۆ لەم دنیا ئەبێ خەریکی کردەوەی چاکە بێ. هەموو پێغەمبەران هاتوون لەسەر ئەمە خەڵکیان پەروەردە، ئیمان و عەمەلی ساڵح. جا عەمەلی ساڵحیش بەڕێزان ئەکرێ قسەیەکی خەیر بێ، ئەکرێ بەخشینێ بێ، ئەکرێ هەر جۆرە چاکەیە بێ، یارمەتی کەسێ بێ، دڵدانەوەی کەسێ بێ، بەدەمەوەتونی کەسێ بێ. عەمەلی ساڵح ئەکرێ تەنانەت خزمەتکردنی مناڵەتی خۆت بێ، ئەکرێ خزمەتکردنی کەسوکارەکەی خۆت بێ، خۆشبوونی تۆ. هەموو ئەمانە کە کردەوەی چاکن، هەر ئەم دوانەشە کە خۆشبەختی و بەختەوەری تەواو بۆ ئەهێنێ. و ئەگەر تۆ واژیایی بۆی بتوانی لەسەر ئیمان و عەمەلی ساڵح بەردەوام بی، تۆ پێویستت بە جەستەیەکی بەهێز هەیە، پێویستت بە عەقڵێکی بەهێز هەیە، پێویستت بە عیلمێکی باشتر هەیە. ئەمانە شتانی دوای ئەوەن کە تۆ دەگرنگیان پێ بدەیت. لە خوای گەورە داواکارم کە تەوفیقمان بە بتوانین وا بژین، وا بکەین و داواکارم لە ئێوە هەمووتان بەرپرسن لە خۆتان، کەس نییە مەسئول نەبێ لە خۆی. هەر ڕۆژێک مەسئولیەتی خۆتە هەڵگرت تۆ مرۆڤێکی معقولی، هەر ڕۆژێ مەسئولیەتی ئەوانەی دەوروبەریش هەڵگرت تۆ مرۆڤێکی مەزن. بۆی هەوڵ بە هەتا ئەتوانی بەرپرسیارەتی هەڵگرە لێی ڕامەکە. بەرپرسیارەتی هەڵگرتن تۆ گەورە ئەکە، تۆ بچووک ناکاتەوە. دڵنیا بە
ناڕەحەتی بۆ تۆ زیاد ناکە بەختەوەری بۆ تۆ زیاد دەکە بەرپرسیارەتی هەڵگرە گەورەتر ئەژیت خۆشتریش ئەژیت